ئازان و خۆشەویستانمان لە تەوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە پاراستنی سەلامەتی پیشەوەران دەکەین لە شوێنی کاردا تا چەند گرنگە پیشەوەران و کرێکاران پێش هەموو کاروبارێ پێش هەموو شتێکتەنان پێش ئەو دەستکەوتە مادیش کە بەدەستی دێنن گرنگی بدەن بە سەلامەتی خۆیان لە شوێنی پیشەکەیان یاخود لە شوێنی کارەکەیان یاخود ئەگەر کرێکارێکە لەو شوێنی کە کاری تێدا دەکات چ باڵەخانەیە بێت چ شوێنێک بێت و لەگەڵیشیدا خاوەن پیشەکان خاوەن کارگەکان خاوەن پرۆژەکان تا چەند گرنگە ڕەچایەکی زۆر باشی کرێکار و پیشەوەرەکان بکەن کە سەلامەتی خۆیان و تەندروستی خۆیان پارێزراو بێت. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک بەکر حسێن سەرۆکی لقی سلێمانی سەندیکای پیشەوەران. کاک بەکریان زۆر بەخێر بێ. زۆر بەخێر مەمنونم. بەس یەک ملا حەسەن من سەرۆکی سەندیکای پیشەسازی ببوورە کاک بەکریان سەرۆکی هاوکارانمان بۆمان چاکەن ئینشاڵڵا. لە خزمەتین تا چەند گرنگی دراوە بەم بابەتە لە هەرێمی کوردستاندا پیشەوەران کرێکاران سەلامەتی پیشەی خۆیان پاراستووە. دەستان خۆش بێ سوپاسانەکەم. دیارە مەسەلەی پاراستنی ژیانی کرێکار لە شوێن کارەکانە زەرورەتێکی حتمیە واتە هەر لە یاساکەش هاتووە لە مادەکانی 1970 باز لە پاراستنی کرێکارەکرێ واتە ئەو خاوەن پرۆژانەی کە کرێکاریانەیە لە یەک کرێکارۆتە چەنەیە پێویستە ڕەچاوی کۆمەڵی خاڵ بکەن. یەکێ لەوانە ئاگادارکردنەوەی کرێکارەکان لەسەر مەترسی کار واتە و شوێنەی کە کاری تێ پێشەوەی و کرێکارە دەست بە یش بکات پێویستە ئاگاداری کاتەوە لە ترسناکەیەکان. دوو دابینکردنی ئەو کەلوپەلانەی کە پێویستە بۆ و کارە لە شێوەی جلوبەرگایە ئەگەر لە پرۆژەی باڵەخانەوە شتا خۆبەستنەوەیە مەسەڵەن قایشی سەلامەتی کڵاو دەستکێش پێڵاوەکان ئەمانە هەمووی ئەدەواتن پێویستە ئامادەکرێ بۆ و کرێکارە لەسەر خاوەنکاریش پێویستە جێبەجێیکە و خاوەنکار لەو پرۆژانەی کە کرێکاریان زۆرترە زۆرە ئەبێ بەشێکی بێ تایبەت بێ بە بەشی سەلامەتی ژینگ سەلامەتی کار واتە کەسێگە بێ حەس بە زیادەی کرێکار کەسێ دوان سیان واتە لیژنەیەکی هەبێ بۆ پاراستنی کرێکار. زانیاری با بە کرێکارەکان چاودێریان کە سەرپەرشتیان کە لە یاساکە دایناوە غەرامەی لەسەرە هەچ کرێکارێ پابند نەبێ ئەتوانێ خاوەنکار ئەتوانێ غەرامەی کە ئەتوانێ ئینزاری کە ئەمانە هەمووی دانراوە بە پێی یاساکە. بەڵێ لە یاساکە ئەمانە دانراوە و لێرەش دیارە وەزارەتی کار خۆی لە عێراقە ئێستا حالیان لە عێراقە بەداخۆ لە هەرێمی کوردستان نا بەڵام لە عێراقە بەڕێوەبەرایەتیەکی تایبەتەیە واتە بەڕێوەبەرایەتی تەندروستی و سەلامەتی سەحە و سەلامەیە بەڕێوەبەرایەتێکی تایبەتە بە ژیانی کرێکار بە پاراستنی کرێکار لە شوێن کارە. ئەزۆ باشە تا چنێک لێرە کار بۆ یاسایانە کراوە خاوەنکار پابند بوون بۆەوەی کە پێداویستیەکانی کرێکار دابین بکات. بەداخەوە ئەم پرۆسەیە لە لای ئێمە تازەیە واتە کەرتی تایبەت شتێکی تازەیە لە 2000ەکانەوە بەرەوسەر ئەم پرۆزەی مەسائلی فرانی پرۆژە و کۆمپانیا و ئەمانە کە هاتووە سەرەتایەکی تازەیە لە هەرێمی کوردستان وەزارەتی کار هەیە واتە بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵی سەرجیا کراوەوە دایرەیەک پێ بەڕێوەبەرایەتی کار و دەستەبەری کۆمەڵی دوو دایرەیە دوو بەڕێوەبەرایەتیە. بەڕێوەبەرایەتی کار تایبەتمەندە واتە بێ لیژانی تایبەتیە بێ بۆ پاراستنی کرێکار لە شوێن کارە چونکە ئەم میهنەیە ئێستا ئەمە شتێکی زانستیە واتە شتێک نییە لە خۆڕاهاتبێ دانرابێ چونکە کارێکی زانستیە پێویستە ئەم لیژنانە هەبن لیجان هەیە ئێستا لە بەڵام ئەم لیژنانە بە پێی پێویستی شوێنکارەکان نییە ئێستا بۆ نمونە لەسەر ئاسی سلێمانی لە بەڕێوەبەرایەتی قایمقامەتی سلێمانی لیژنەیەگەیە لیژنەی سەلامەتی پیشەی ئەم لیژنەیە دەرچوونیان هەیە هەموو ڕۆژەیان تەنانەت بە زۆر بڵان جمعان ئیسراحەتیانە شەمانیش دەوامەکەن بەڵام ئەم لیژنەیە فریا ناکەوێت واتە ناتوانێت
سەیتەڕەکە بەسەر ئەم هەموو کارگا خۆتەزانانی ئێستا لە سنووری سلێمانیە بە هەزاران کارگەی تایە وە چۆن فریا ئەکەوێ ئەم یەک لیژنە تاکە لیژنەیەک بتوانێت متابعی و چاودێری ئەمان ئەبینین کە ئەو حاڵەتە ناخۆشانەی کە ڕویان هاوە بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە ئەگەڕێتەوە بۆ یەک خاوەنکارەکان زۆر مهتەم نین بە مەسەلەی پاراستنی گیانی کرێکاران دوو شیاری کرێکارەکەش دەورە بینێ واتە لەو شوێنانەی کە کرێکار کارەکە کۆمەڵێ زانیاری هەیە پێویستە ئاگاداری بێ ئاگای لێ بێ مەسەلەن لە باڵەخانەیەکە لە کارگەیەکی معاملی ئاسنایە شیشایە چیمەنتۆایە یعنی پێویستە کۆمەڵێ ئیجراعات دەیەواتە کۆمەڵێ شت هەیە پێویستە بۆ ئەم کرێکارێک ئەگە کرێکارەکە لەو شوێنە ئەبێ حسابی زۆر ینی ژینگەکەشی بۆ بکرێ واتە ئەگەر ژینگەیەکی پیس بوو ئەبێ ئاگادار کرێت و هەندێک کارگە هەیە واتە مادەی تشکدەری تایە کە پێویستە ئەمانە هەمووی وریایی بیرێ بە کرێکان دێ شوێنەیە مادەی کیمیایی تیا بڵاوە بێت واتە تۆ ئەبێ زانیارێکی وردە هەبێ لەسەر ئەم شتانە بۆ ئەوەی سەلامەتی گیانە پارێزراو بێ خۆی ئەمە زۆر گرنگە ئەوەی کە ینی کرێکارەکە خۆی خۆی هەست بەوە بکات کە ئەمە مەترسی تێدایە یعنی زۆر جار ئەگەر خاوەن کارگەکە خاوەن پیشەکە خاوەن پرۆژەکەش ئەو شتانی کە پێویست بۆی دابینەکە خۆی دابینی بکە لە دەمام بکە لەوەی کە تووشی نەخۆشی دیکەنەوەکو خۆ داماژ بێت زۆر گرنگە لای تەندروستی کرێکارەکە خودی خۆی بەڵێ وشیاری کرێکارەکە دەورە بینێ دوو ئەمە واجبی خاوەنکارە بەڕاستی ینی کرێکار پێویست ناگا بچێتە سەر کارێک ئەگەر بزانێ بۆ نمونە لەو شوێنانەی بیناسازیە بزمارە ئەوە بێ پێڵاوی تایبەتی لای بێ خاوەنکار بۆی دابین بکە ینی یا لەو کارگانەی کە مەسەلەن شیش و ئەمانە مەسەلەن پرشەی ئاگرە ڕوا ئەمانە بێ پێڵاوی تایبەتی و یا جەلوبەرگی تایبەتی بەداوی پێویست ناکە کرێکار خۆی ئەمان بەڵام تایبەتمەندی واقعی ئێمە زۆر جار کرێکارەکە لەبەر ژیان و گوزەرانی خۆی چاوپۆشی لە هەندێک شتەکە یعنی ناوێ کێشە دروست بکە بۆ خۆی ئەگەر قسەیە بکە ببێتەوە کارێ بۆی کێشەیە دەرکردنی ئەمە کێشەکانە لێرە بەڵام خاوەنکار زەرورەتە ئەوە بێ دەسەڵاتی جێبەجێکردن کەلایەنی وەزارەتی کارە بەڕاستی لیژانی تایبەتیان هەبێ سەرپەرشتی ئەمانەکەن ینی نەک بە غەرامە چونکە غەرامە زۆر جارم غەرامانە بەڕاستی کەمە لە ئاست ئەوان نییە ینی کابرای خاوەنکار گوێنایە بە غەرامەیەک 500,000 یان نیو ملیۆنێ دینار بێ مەسەلەن ئەمە شتێکی بەسەیە پێویستە ئیجراعاتی تونتەرک بکرێت یا مەسەلەن هەیئەتێکی باش دابنرێواتە بەڕێوەبەراتێکەوەی بۆ چاودێری ئەم پرۆژانە چونکە ئابینین لە ماوەی ئەم ساڵە کۆمەڵێک کرێکاری زۆر بوونە قوربانی هۆکارەکەی چییە کەم تەرخەمی خاوەنکارەکان و نەبوونی چاودێرە بەسەرم شوێنانەوە زۆر باشە جگەر لەو سزایی کە باست کرد غرامەکردن هیچ سزایەکی تر هەیە کە ڕوبەڕووی خاوەنکارەکان بکرێتەوە لە کاتێکدا کە پێداویستی تەواو بۆ کرێکارەکان دابین ناکرن چونکە دوجار لەوانەیە ڕووداوێک ڕوو بدات خاوەنکارەکەیش ڕوبەڕووی یاسا بکرێتەوە لێرەدا وڵی خۆ ینی ئەو سزایانەی دانراوە لە یاساکە ئەوەیە بەڵام خۆلایەنی جێبەجەکە ڕێگای یاسا ینی تۆ هەندێ حاڵەتی کە چێزە قانونی جینایەت و ئەو شایانی بیدایەوە ئەوانە پێویستاوانە لە ڕێقا محاکم وانەوە یەکلایی بکرێتەوە مەسەلەن تاوانەکەی چییە چۆنە قانونەکە قەراری لێیە بە یاسادا دیاری کراوە کاک بەکرد کە کرێکار یاخود پیشەوە پێویستی بەم کەلوپەلانە هەیە بۆ سەلامەتی خۆی کە ئەم کەلوپەلانی پێبێت کاتێچێتە سەر شوێنی کارەکەی بەتابێت لە باڵەخانە بەرزەکان شوێنەکان بەداخەوە دەبینی ساڵانە چەندین کرێکار گیان لە دەست دەدەن لە شوێنی کاردا بەڵێ لە یاساکە من پێم وتی وتم لە یاساکە ئامادەکردنی مادەکە بۆ کارکردنی احتیاجاتی عەمەلەیە مادەی 1970 بەڕاستیەوە ئیشارەتی پیاوە پێویستە خاوەنکار کرێکارەکە ئاگادارکاتەوە لە مەترسیەکانی دابینکردنی ئەو کەلوپەلانەی کە زەرورە بۆ پاراستنی ژیانی کرێکارەکە و متابعکردنی چاودێریکردنی و شیارکردنەوەی لەسەر
شێوەی کارکردنەکە لە یاساکە ئەمە هەیە ینی شتێک نییە نەبێ لە خۆڕادا نرابێ ئەوە زۆر باشە ئەونی ئێوە ئاگادار بن ئامارەکان چیمان پێ دەڵێن ئایا ڕووداوەکان بەهۆ لە شوێنی کارەکاندا چ مردن بێت چ کەم ئەندامبوون بێت بەرەو زیادبوون ڕۆشتۆ یاخود بەرەو کەمبوونەوە ڕۆشتۆ وڵی بەپێی ئەو ئامارانەی کە لە بەردەسای ئەوانەی کە ئێمە بینین لە چوارچێوەی ئێمە لە سلێمانی لە ئاسی هەرێمی کوردستان و عێراقی ژامارەکان زۆرە کەواتامە بەرەو زیادبوونە چێ نەک بەرەو کەمبوونەوە هۆکارەکەش دیارە هۆکارەکە پابند نەبوونە بە ڕێنمایەکانی سەلامەتی کار دوو نەبوونی چاودێرە لەلایەنی جێبەجەکار کە حکوومەتە وەکو پێویست متابعی و شوێنانە ناکرێت و سێ ئیستیغلالکردنی کرێکارە لەم حاڵەتانەی کە لە بەتایبەت لە هەرێمی کوردستان لە دۆخی ئابووری خراپە و ئەمانە ئیستیغلالی ئەو حاڵەتانە کرێ یعنی کرێکار هەیە دوورە لە هەموو مافەکانیشی نەک تەنها مەسەلەی سەلامەتی پیشەی کاروانە کرێکار هەیە لە وڵاتانی دراوسێەوەوانەوە یا مەسەلەن وڵاتانی کەەوە بە قاچاقیان هێنن لە شوێن کارەکان ئایشان پێەکەن ئیستیغلال دەکرێن چونکە ترسێکی هەیە شتێکی هەیە بەبێ ئەوەی هیچ ئەوەلیاتێ هیچ شتێکی هەبێ زۆر جارەمانە بینیشمان مەسەلەن لە ڕۆژەڵات چەنەها کرێکار مەسەلەن گیانی سپاردووە بەوەکار کە هیچ ئەوەلیاتێکیشی لە موەسەساتی دەوڵەتیان لێرە نەبووە هیچ زانیارێکی نەبوو ڕاستە کاک بەکرێ وەکو سندیکای خۆتەنیا سندیگاکانی دیکە پێوەست بە کرێکار و پیشەوەران و پیشەسازیەکان بەدەر لە حکوومەتەوە هیچ چاودێریەکتان هەیە کە چاودێری کرێکارەکان بکەن خاوەن پرۆژەکان بکەن کە بزان ئەم کرێکارە مەسەلەن هەموو شتەکانی مەرجەکانی سەلامەتی لەگەڵ خۆیدا پێیەتی تاوەکو گیانی خۆی سەلامەت بێت ئێمە وەکوی لقی سلێمانەیەکێتی سندیکاکانی کوردستان چەند لیژنەیەکمان هەیە بۆ نمونە ئەو لیژنەی سەلامەتی و پیشەی لە قایمقامێت نوێنەری ئێمەی لێە کادری ئێمەی لێە لیژانمان هەیە لە دەسەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارانەی کە دەسەبەر ناکرێن لە شوێنکارە ئیشپیان بێکرێت بۆ سەلامەتیش لیژانی خۆشمان وەکو یەکێتی سندیکاکە لقی سلێمانی متابعی و چاودێری لیژنەکان ئەو شوێنانەکەین سەردانی کۆمپانیاکانەکەین و لە ڕێی ڕاگەیاندنی شۆ بەڕاستی ئێمە دەوراتەکەینەوە لە کارگەکان لە شوێنەکان ئەوەی پێمان کرێ بەڵام امکانیات و توانای ئێمە دیاری کراوە ئێمە چاودێرین بەسەر دۆخەکەەوە لای خۆمانەوە هەچ کەم و کوڕێک ببینین بەڕاستی ئێمە یاداشەوە ئەین بە دەسەڵات لایەنی جێبەجێکار تا چەندە ئەوان ئیلتیزاماتی پێوەکەن ئێمە ئەوەی کە لەسەرمانە توانە و ئیمکانیەتی ئێمەش دیاری کراوە بەڕاستیەوە لە ڕووی ڕاگەاندنەوەوانەوە بەداخەوە ئەکرێ وەزارەتی کار خۆی ڕاگەاندنی تایبەتی هەبێت بۆ شارکردنەوەی کرێکاران و لە شوێن کارەکانە کەوادریان ئامادە بێ دەورات ببینن دەورات بڵێنەوە لەوێ مەجالێ وەرگرن بۆی وشیاری کرێکار لەسەر شێوەی ئیشەکان خۆ تەنها کارکردن نییە زانیاری لەسەر ژینگەکەی زانیاری لەسەر حاڵەتی تەندروستیەکەی بەڕاستی واتە تۆ کارگەیەک پێویستە ئەو کرێکارە مدەی چەنە فەحسکا بۆ نمونە لە معمەلی چیمەندۆ ئیشەکە بۆ تەزانی تەپ و تۆز و ئەوەی کە هەیە ئەم کرێکارە بێ فەحس کرێ پێشەوەی داخڵی کارەکەی بێ فەحسی بۆ کرد دوایەوەش مەسەلەن دەرەچەیە باچوە کارێک فەحسی بۆ کرێتەوە زایە تووشی هیچ نەخۆشیێک نەبووە تەنها لە پاراستنی واتە دوو شێوەیە ینی شێوەی تەندروستی شێوەی ژینگەکەشی واتە تەندروستی ژیانی لە ڕووی ژینگەییشەوە ئەمانە هەمووی پێویستە لایەنی جێبەجەکار چاودێرێکی وردی بکە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمەی بینین لاوازە ناڵێن نییە بەڵام بەو شێوەیە نییە بەڕاستی زۆر باشە تا چەندێک کە کرێکارێک تووشی ڕووداوێت دەبێتەوە ڕێکخراوەکانی کرێکاران و هەروە سندیکاکان هاوکاریان چ لە ڕووی تەندروستی و چ لە ڕووی ئابوووریەوە دیارە و کرێکارانەی کە تووشی پێکانە بن لە شوێن کارەکانە ئەگەر دەستەبەریان بۆ کرابێت لایەنی وەکو حکومەت پێویستە بە پێی ڕێژەی پێکانەکەی یا حاڵەتەکەی موچەی بۆ ببڕێتەوە
وەکو هەر کەسێکی کە بەپێی ئەو ڕێژەیە کە بەرکەوتەکەی دیاریەکە. وەکو ئێمە بەس ئەو نەمان لەسرە هاوکاریان کەین بەڕاستی لەو حاڵەتانە هاوکار ڕێگەکانیان پیشانەین، بەڵام ئەوانەی دەستەبەر نەکراون خۆتان زان لێرە زۆر جار هەندێک حاڵە دەیە بە سڵحی عشایری نوعانمە ئەوە ڕێکەوتنەکە خاونکارەکە لەسەر لەگەڵ کابرای کۆچ کرد و کرێکارەکە ڕێکەوتنێکەکە مقابلی مەبلەغی پارە. ئێمە ئەوەی پێمان بکرێ و کێشان ناگەر بێتە لای ئێمە لە ڕێی دادگاوە کاری بۆکەین و وەختە دادگا بڕیارەیە چی بۆ کرێ و چی بۆ نەکرد. کاک بەکرد زۆر باسمان لە کرێکار کرد، بەڵام زۆرە لە پیشەوەر هەن پیشەی تایبەتی خۆیانیان هەیە، لەوانە ئاسنگەرە، لەوانە دارتاشە، یاخود هەر پیشەیەکی دیکە کە لە نێو بازاڕە ئەیبینین. ئەمانش تا چەند گرنگی بە سەلامەتی خۆیان بدەن لە شوێنی کاردا، یاخود زۆرجار لەوانەیە ئامێرەکەی وەکو پێویست کار نەکات یا خەلەلێکی تێ بکەوێت زوو فریای بکەیت و چاکی بکاتاوەکو کێشەیەکی سەلامەتی بۆ دروست نەکات. زۆرجار دەبین ناسنگە بووە دەستی یا پەنجەی خۆی بڕیوە بە هەمان شێوە دارتاش. ئێمان تا چەند گرنگە ڕەچاویان کا بۆ تووشی و حاڵەتانە نەبێت. هەر مرۆڤێک لە هەر شوێنێکە کارێکی کرد، واتە ئەگەر بۆ خۆی بێ بۆ خۆن کارێک لە گوندێکە کە کابرایەک مشارێکی کارەبایی بەکارێنێ، ئالەتێکی کارەبایی بەکارێنێ، ئەبێ ئاگاداری خۆی بێ، واتە بێ شارەزایی هەبێ. خۆی ئێستا لە ڕێی ئەنتەرنێت و ئەو شتانەوە بەڕاستی هەموو شتێک دیاری کراوە، یعنی ئەو ئامێرە چۆن بەکارێ، چۆن ئەیگری، ئەمانە هەمووی دیاری کراوە. لەبەرەوە لە هەر شوێنێکا بێ مرۆڤەکە پێش هەموو شتێبی لە سەلامەتی ژیانی خۆی بکات، چونکە ئەو ئاسنگە کابراش کە پیشەکەی هەیە ئەو حاڵەتانە زۆرە، ینی پەنجەی دەستی پێەوە بێ دارتاشێک لە ڕێی ئامێرەکەەوە سیرەکەی پەنجەکانی ئەکەوێتە بەرەم ئاسنگەرێک بە هەمان شێوە، کەواتە بێ مرۆڤەکە خۆی وشارێکی هەبێت لەسەر ئەو ئالەتەی کە ئیشی پێەکە. ئەگەر نەیبێ باشترە خۆی وریایی خۆی دەورە بینێ، بەڵام بۆ کارگە و دامەزراوەکان ئەوە بێ بە پرۆسەیەکی تایبەتە و خاوەنکار لێ بەرپرسە. زۆر باشە. هەندێک جار ئەوەندەی کە کرێکارەکە بیر لەلایەنی ئابووری ئەکاتەوە، بیر لەلایەنی سەلامەتی ناکاتەوە، ئەمەش هۆکارێکە یاخود خاوەنکارەکان بەرپرسن لەوەی کە حەقی تەواوەتیان نادەنێ. ڕاستە لایەنی ئابوووریەکە ڕاستە، ئەوە کرێکار پێشەموشتە بیر لە ژیانێکات، بەڵام خاوەنکار واجبێتی. ئەگە کرێکارەکەش هەڵەیەکی کرد بۆ نمونە ئیلتیزام نەبوو بە جلوبەرگەکەیەوە، ئیلتیزام نەبوو بە کەمامەکەی، ئیلتیزام نەبوو بە کڵاوێ، بۆی دانراوە ئینزارەکرێ، غەرامەکرێ بە ڕێژەیەک لە موچەکەی بۆ نمونە ئەبڕێ. یعنی تۆ کە غەرامە هەبوو کە ئاگادارکردنەوە هەبوو ئەمانە، ئەو وەختە کرێکارەکە دوو ئەبێت چاودێری بکرێت، چۆن کرێکارە لە شوێنێکە ئیشەکە تۆ بێ ئاگاداری کەیتەوە کە زانی وشەکە، چونکە ئێستا لە ڕووی تەکنەلۆژیاوە هەموو شتەکان پێشکەوتووە، یعنی کون و قوشبەن نییە کامێرەی دیانەوێت لە ناو کارگە و شوێن دامەزراوەکان. واتە تۆ لەم ڕێگەیەوە ئەبێ کەسێک هەبێ متابعی ئەمەکە، چاودێر بێ بەسەر ئەمەوە بۆ ئەوەی ئەم کرێکارە تووشی پێکان و تووشی زەرەر نەبێ. زۆر باشە. لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایی چییە هەم بۆ کرێکار هەم بۆ خاوەن پیشەکان کاتێکە لە شوێنی کاردان سەلامەتی خۆیان پێش هەموو شتێ بخەن؟ من لە کۆدایە سپاسیەوەکەم، هیوادارم خاوەنکارەکان پابەند بن بە ڕێنمایی سەلامەتی پیشەیە بەڕاستی، چونکە لە هەر هەموو حاڵەتێکە ڕاستە کرێکارێک تووشی پێکانە بێ باچ وەکارێ بێ گیان لە دەسەیە، ئەمانە پێش هەموو کەسێک خاوەنکارەکە باجەکەیە، کەواتە زیاتر ئەبێ خاوەنکار وریایی هەبێت لە ڕووی سەلامەتی پیشەیی، واتە ژینگەیی ئەم شتانەی کە ئامادەیە و هەیە پێویستە ئەو زانیاری هەبێ و ئەو کەسانە دوو کرێکار ڕایەنانی پێ بکرێ لە سەر، چونکە ئەو کەسانەی کە سەرپەرشتی بواری تەندروستی ئەکە سەلامەتی پیشەیەکەن لە شوێنکارەکانە ئەبێ شارەزاییکی باشیانەوێ، هەم لە ئیدارەدانی پیشەکە هەم لە ڕووی زانیاری وەرگرتنی زانیاریوانە معلوماتێکی کاملی هەبێت لەسەر ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی مردنی
کرێکار وڵا کاک بکە باست لە ڕاهێنان کردەوە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆ کرێکار و پیشەوەران ڕاهێنان لە بواری سەلامەتی خۆیاندا جێبەجێ بکەن شتی وا هەیە لە وەزارەتی کار بەشێکەیە پێڵەن ڕاهێنانی پیشەیی بەڕێوەبەرەتی ڕاهێنانی پیشەیی بەڵێ ئەمان زیاتر ڕاهێنان بەو کەسانەیەکەن کە بەڵام خۆی لە یاساکە ڕاهێنان بەوانەکەن لە ڕووی پیشەیە و هەلی کار بڕەسێ مەسەن دەست کار گەنجێکە تەقەڕوجەکە لەوێ ڕاهێنان مەسەن دەورا دەکرێتەوە بۆ پیشەکان ئەنوا ئەو تقریبا نزیکی 30 پیشە لە خۆگرێ بەڵام لە ڕووی ڕاهێنانی کرێکار و ڕاهێنانی ئەوانە شتی تا ئێستا نەبووە کاتی خۆی هەبوو مەسەلەن ئەوە بەس ئێستا ئەبێ لەم ڕۆ ئەبێ خاوەنکار خۆی لە شوێنی کارەکانیانە خۆیان ڕاهێنان بەو کەسانە بکەن و بۆشیان هەیە خەڵک بنێرنە دەرەوە بەڕاستی بۆ وەرگرتنی زانیاری بەڵام بەداخۆ خۆ لێرە و هەرێمی کوردستان تا ئێستا کاتی خۆی ئەو شتانە و چەندەها کرێکار ئەچوونە دەرەوە بۆ وڵاتان مەسەلەن دەورەیانە بینی شتیانە بینی کەەوە لە یاساکە شایشارەتی پیاوە کە ڕاهێنانی پیشەی خاڵێکی ئەساسیە بەڕاستی لە ڕووی سەلامەتی و لە ڕووی پیشەکەشە کاک بە وڵایەک شتی دیکە جەنابەت تەمەنی هەبێ هەستەکەی تاوانە بشتەکان دێتە پێشەوە بە ئەزمموی خۆت جیاوازیەکەیە لە پێدانی ماف بەکرێکان لە ساڵانی ڕابردوو زۆر جار ئەوانەی کە لە تەمەنیاوشوی بەڕێستن باز لە ڕژێمی پێشوەکەنەکەڵێن زۆر زیاتر گرنگی داوە بە کرێکار و سەلامەتی کرێکار بە بەراورد بە ئێستا کە پێشکەوتنی ژەیە شتی وا ممکنە وڵای ئەوەی من متابعام کردبێ و لە ژیانی خۆشمە لایەنی جێبەجێکار دەوربی یعنی خۆ یاساکە خۆ حکومە ئەوە هەری حکوومەتی پێشووە ئەو یاسایی کە دایناواری حکوم بەڵام یاسایەکی باشە لەسەر ئاسێکی باش لەبەرەوەی احتیمامێکی زیاتری پیاوە و سندیکاکانیش ڕۆڵی باشتریانەوە ینی لە بواری دۆزینەوەی هەلیکار و ویشکردن و ئەم شتانە ئەویان نەبووە ئێستش خراپ نییە بەڵام لایەنی جێبەجێکار ئەشکالەکە لە لایەنی جێبەجێکارە خۆ ئەشکال لە کرێکارە نییە یا مەسەن لە سندیکاکانە نییە لایەنی جێبەجێکار کەم تەرخەمە لە بوارەکان زۆر سپاس بۆ بەکر حوسێن سەرۆکی سندیکای پیشەسازی لقی سلێمانی زۆر سپاس بۆ ئەوەی لەم تۆرە لەگەڵمان